مستحقی تیروتانەی ئاشنا و بێگانە خۆم واجبی ڕەحمم بەسە یا ڕەحمەتەن للعالەمین ڕوت و قووتی مەحشەر و بێسایە و ئاوارە خۆم مەزرعەی عەفوی خودا نابێ ببێ بێخۆشەچین. لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسە دەکەین لەسەر عیرفان و خواناسی و خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شیعری تاهیربەگی جاودا. ئێمە بەبێ ئاین شاعری کلاسیکی کوردیمان شاعرێکی ناتەواو دەرەچێەوە بۆ لێکۆڵینەوەش لە شاعری کلاسیکی کوردی یەکێ لەو لایەنانەی کە زۆر پێویستمان پێێتی لایەنی ئاینە بە شێوەیەکی گشتی باسکردن لە پێغەمبەر درودی خوای لێ بێکە ئەمە چێتە چوارچێوەی شاعری نەعتەوە تا شاعرانەی کە بۆ ستایشکردنی پێغەمبەر درودی خوای لێ بەوتراون و لە پاڵەمەوەشە باسکردن لە ئەو شتانی کە پەیوەندی بەخواوەیە کامیان ئەچێتە شاعری چوارچێوەی شاعری مناجاتەوە کەواتە بێمە جیاکاریە بکەین ئەوەی کە من ئەمڕۆ داڕشتنی شاعرەکەم و نووسینی شاعرەکەم ئاوا شیرین و پڕشەکەر بووە ئەوە وەسفی پێغەمبەرە وای کردو شاعرەکەی من بێ. ئەم خواناسی و عیرفان و پیا هەڵخوێندنەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەبوبەکر و پیاوانی تەریقەت لە چیەوە سەرچاوی گرتووە؟ دوای ئەوڵێت جگە لە سۆز و میهێر و خۆشەویست ئەو خۆشەویستێکە بۆ پێغەمبەری خوا هەمە درود و خوارێ منی هیچ توێشێکی دیکەی ڕێگەمی هیچ توێشی و چاکێکی قیامەتم نییە خۆم لە قوڕ بگرم بەجارێ هەر لە پێ تا تەوقی سەر بەڵکو و لوتفی شاهی لەولاکە بێنەجاتمدا لەشی دیوانی تایربەجیجا بۆ خۆی دیوانێکی بچووکە کە کەمی تەمەنی و ئۆکارێک بۆلوانی کە نەیتوانیوە زۆر شت بنووسێ کەسێکی ئایندار بۆ ئاگاداری قورئانیش بووە ئەگەر ئاگاداری قورئان نەبوو بێ چۆن ئەم وێنە جوانەی لە شاعرەکانی تەوزیف کردووە بە دروستیش تەوزیفی کردو.